بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵقەیچوونەی بەرنامەی دەرو یاریگا دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئایزانم بەرنامەیەم جارەی دەرو یاریگا تەوەری بەرنمەکەمان بەرفراوان دەبێت بۆی ئەوەی باز لە کۆمەڵێک ڕووداوی نێو یاریگاکانی ئەوروپا هەروە بارودۆخی زۆرێک لایەنەکانی ئەوروپا دەکەین بەتایبەت کە هەفتەی ڕابردووش بەهۆی ئەو بارودۆخەی کار لە پەرلەمانی کوردستان ڕوویان نەمانتوانی دەر بەرنمەکە پێشکەش بکەین هەوڵە دەین لەم بەرنمەیە بە گشتی باسێک لە ئەنجامی یانەکان بکەین بارودۆخی یانەکان بەتایبەتی یانەکانی ڕیال مەدرید و بەرشلۆنە هەروە بەهێزی پێگاتی نوێی مانچستەر سیتی لەگەڵ بەپێویستیشی دەزانم قسەیە بکەین لەسەر ئەو ناوانەی کە فیفا ڕۆژیێنی دیاریکردنی باشترین یاریزانەکانی بۆ سێ یاریزان هەروە ڕانەر بۆ سێ ڕانەر گۆڵچیش بۆ سێ گۆڵچی و هەروە سێ هەندەریشی جیا کردوێتەوە بۆ قسەکردنیش لەسەرم تەوەرانە بە خۆشحاڵی و هاوڕێی خۆشەویستمان کاکە ئاسام بەجەباری لە ستۆدیۆکانمان لە شارێ و لێرەوە لەگەڵمانە. کاکە ئاسام سپاسی ئامادەبوون یەکەم کە ئەم جارش لە بەرنامەی دەرو یاریگا ئامادەبووی. زۆر سپاس کاک محەممەد سڵاوی خوا لە تۆ و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. زۆر سپاس بۆ تۆش کاک ئاسام. کاک ئاسام بەهۆی ئەوەی کە هەفتەی ڕابردووش دەرەوە یاریگا بەڕێوە نەچووە لەم بەرنمەیە کۆمەڵێک بابەتی زۆرمان هەیە کە باسی لەسەرکەین لەبەرەوە بە پێویستی دەزانم ڕاستەوخۆ بچمەوە ناو باسەکانی نێو ئەو تەوەرانەی کە دەمەوێت باسی کەم لە نێو خول و پاڵاوانێتی ئەوروپیەکانە و سەرەتا ژەمەوێت لەو ڕووداوەی ڕۆژێنیەوە دەست پێ بکەم کە باشترینەکان لە ئاستی ڕانەران هەروە لە ئاستی یاریزانان و لە ئاستی گۆڵچەکانیش بۆ سێ یاریزان کەم کراونەتەوە. ئەو هەڵبژاردنانەی کە کردوێتی فیفا کە یاریزانان میسی و ڕۆناڵدۆ و نەیمار هەروە ڕانەران زیدان و کۆنتی و ئەلیگری گۆڵچەکانیش ناڤاس و نوێر و بوفۆن و هاندەرانیش دۆرتمۆند هەروە کۆبنهاگن و لەگەڵ سەڵتیکان بە بۆچوونی تۆ فیفا هەڵبژاردننی ئەم جارەی کەمکردنەوەی بۆ لیستی ئەو ناوانەی کە دیاری کردوون ئەوەی دەبیسترێت ڕەخنەیەکی ئەوتۆ نیە لە فیفا بگیرێ ئەم جارەیە خودەوە تا شتەکان سەرەتایە. بەناوی خی گەورە و میرەبان دەست خۆش کاک محەممەد بۆ بەرنمەکەت هەڵبەتا باز لە باشترینەکان بکەین ئەوەی کەوا ئێستا پاڵێوراون تا ڕادەیەکی زۆر ینی دەکرا یاخود دەگوترا ئەوانە تەواو شایستن بەڵام لە کۆتاییدا ئەوەی کەوا ئەمێنێتەوە ئەوە گرنگەکەی بەو پێیکە ئەم سێ یاریزانە یاخود ڕاهێنەرە یاخود هاندەرە یان گۆڵپارێزە لە کۆتاییدا دانەیەکیانە بێ بمێنێتەوە بێتە بە باشترینی ساڵ لە یاریزانانەوە دەست پێ بکەم. میسی و ڕۆناڵدۆ و هەروە نەیمار بە تەواوەتی شایستە بوون و دەتوانم بڵێم هیچ کەم و کوڕیەک لە دیاریکردنی سێ باشترینی ئەم ساڵدا نیە و ئەوەی زیاتر پاڵێوراویشە لە بەرچاوگرتنی ئەوەی کە توانیوێتی نازناوی خول و خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەدەست بێنێت ئەوش کریستیانۆ ڕۆناڵدۆ بەربژێری یەکەمە هەرچەندە لەم دوایانە ئاستی وەک پێویست نییە بەو پێیکەوە سزا درابوو یاخود لە یاریەکانی لالیگادا کە شەوی ڕابردوو یاخود لە هەفتەی ڕابردوودا یەکەم یاری ئەنجامدا و نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێت لەگەڵ یانەکەیدا ئەمە بە شێوەیەکی گشتی بۆ یاریزانان دەتوانم بڵێم تەواو باشیان پێشکەش کردووە لە ساڵی ڕابردوودا بەڵام دەکرا ینی بە شێوەیەکی تر یاریزانانی خولیانە نایبەکانی ئینگلتەرا ساڵانێکی زۆرە مەغدور کراون لەو سێ باشترینە ینی دەکرا یاریزانێکیش بۆنا لەوێ هەبێت بەڵام دیارە فیفا لە کۆتاییدا سەر ڕایەوەی کەوا ناو ناوبانجی یاریزانان گرنگە و ئاست و ئەنجامیان زۆر گرنگە بەڵام لە بزنس و هەروەها بەهێزی یاریزانان لە ڕۆی دنیای ڕیکلامەدا ئەویش بەشی خۆی هەیە بۆیە فیفاش دەیەوێت تاوەکو دواساتەکان چاوی هەموو هاندەران لەسەر ئەو سێ یاریزانە بمێنێتەوە سەبارەت بە ڕاهێنەران کۆنتی هەروە ئەلێگری هەروەها ڕاهێنەر زیدان. ئێمە دەتوانم بڵێم دوو ڕاهێنەری ئیتاڵی ئێستا بەرامبەر ڕاهێنەرێک وەستاونەوە کە بە تەواوەتی شایستەیە بەو پێیکەوە پارساڵیش ململانەی دەکرد لەگەڵ ڕاهێنەرێکی ئیتاڵی بەڵام ئەوەی پارساڵ خاڵێکی مێژووی تێدا بوو بۆ چونکە لیستەر لە مێژووی خۆیدا نەیتوانی بوو نازنا و بەدەست بێنێ کە ڕانیاری بۆی کردبوو بۆیە ڕانیاری دەرفەتی ئەوەی پێدرا ئێستا دەبینین ڕانیاری هەر لە ساحەکەشدا نەماوە بەڵام زێدان جارێشکە هاتۆتەوە یەکێکە لە پاڵێوراوەکان بە بۆچوونی من ئەمساڵ ئەو ینی دەرفەتەی بەسەردا تێپەر نابێت و ڕەنگە ئەگەرێکی زۆر هەیە ببێتە باشترین لە لایەکی دیکەوە باشترین هاندەران
لە هاندەران بە بەردەوامی ساڵانە دەبینین ئەوەی کەەوە ینی هاندەری دۆرتمۆندی بینی بێ من لە نزیکەوە بینیمە دەزانم چ جۆش و خۆشێکیان تێدایەوە چ ئامادەیەکیان تێدایە لەنێو یاریگای سیگنال ئیدونا پارک بۆیە ئەوان بە بەردەوام لە پێشەنگن و بە بەردەوام لە خاڵێکن لە باشترین هاندەرەکان و ئەم ساڵیش لەنێو پاڵێراوەکاندا هەن لە بەرامبەردا کۆبناگن کە ئەم ساڵ هاتووە هەروە سەلتیکیش یەکێکیان شوێنی بارسلۆنەی گرتوێتەوە کە ئەوانیش بە بەردەوام خاوەن هاندەری تایبەت بە خۆیان بوونە و یاریگای کامنو پڕ بووە بەڵام ئەم ساڵ بارسا نابینین بۆیە لە نێوان سەلتیک و کۆبناگن و دۆرتمۆندا ئەوەش دەمێنێتەوە کەوا لە کۆتاییدا بزانین چی هەڵدەبژێرێت ئەوەی دەمێنێتەوە لە سەربارەت بە گۆڵپارێزەکان نۆیەر ینی لە زۆربەی هەرێ زۆری کاتەکان تووشی پێکان هاتەوە بۆیە وای نبینم کەوا نۆیەر ئەمساڵ ینی ڕاستە لە سێ گۆڵپارێزەکە ماوەتەوە بەڵام لە کۆتاییدا نازداوەکە بەدەست بێنێ بەڵکو زیاتر بۆ جیجی بۆفۆن ئەو گۆڵپارێزاویش ئەزمونێکی گەورە و تەمەنێکی گەورەش بۆی ئەویش ڕەنگە دوا دەرفەت چۆن ڕانیاری دوا دەرفەت لە بەردەمی بوو ئەوش ڕەنگە دوا دەرفەت لە بەردەمیدا بێت ببێتە باشترین گۆڵپارێزی جیهان لە ساڵی 2017دا و ناڤاسیش بربژێرێکی سەرچیە بە و پێی هاوشێوەی کریستیان ڕۆناڵدۆ توانیوێتی خول و هەروە خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا بەدەست بێنێت. زۆر باشە کاگەسام منەمێ ئەگەر کۆتاشت بڵێم لەسەر ئەم دیاریکردانە دەسەگانە خۆششیکردنەوەی تەواوتدا بە دەستنیشانکردنەکان بەڵام ئاماژە و بە شتێکی زۆر گرنگ کرد ینی یاریزانانی ئینگلتەرا گرنگیان پێ نەیراوە بەڵام من ئەمەوێت ینی پرسیاری ئەوە بکەم بۆچی بە بۆچوونی تۆ فیفا جیاواز بیرەکاتەوە لە بنێوانی یاریزانان و ڕانەران لە نمونە دەبینین ئێمە بەردەوام میسی و ڕۆناڵدۆ لەم ڕکابەریەتیان ئەگەر بە لەبەرچاوگرتی ئەنجامی یانەیەکیش خراپ بوو بێ بەڵام ئەمان هەرماو نەتەوانەیە بەڵام لە ڕانەران ئەوە بەدی ناکرێت وەکو باسی شت کرد وەرزی ڕابردوو ڕانێریە و خەڵاتی بدێتەوە وەرزی ڕابردوو کۆنتی سەرکرداتی چێلسی کردو بۆ تەنها بردنەوەی نازناوی پرێمەر لیگ لە ڕکابەری باشترین ڕانەرانە لە کاتێکدا ئەتوانین بڵین مۆرینۆش شکۆمەندی بۆ مانچستەر یونایتد جێڕاوە توانێ بەڵام ئەو لە ڕیزی ئەوانەیە نییە کە ڕکابەری خەڵاتی باشترین ڕانەرکە یعنی کۆمەڵێک جیاوازی دەبینین لە کاتێکدا دەبینین وا میسی بە ئاستی خۆی کە بەردەوام بەم دواییە گۆڵ تۆمارکردنەکانی لەگەڵەوەی میسیش ڕەخنەوەی لەسرە کە میسی براوەی لیگا نەبووە ڕاستە گۆڵکەری خولی ئیسپانی بووە گۆڵکەری پاڵەوانتی ئەوروپیەکان بووە بەڵام بەهۆی ئەوەی کە لە قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ بەرشەلۆنە ماڵاوایی کردووە بامان شێوە نیمار لە قۆناغی چارێکی کۆتایی بەرشەلۆنە ماڵاوایی کردووە بە چ پێوەرێک بۆچی لە ڕایەنەرە پێوەری ئەوە دانرێ بەڵام لە یاریزانەکە هیچ پێوەرێ بەدی نەکراوە و یەکسەرم یاریزانە نەدانراون. ساڵی لەسەر یەکەکەوە لە سێ بربژێرە باشترینەکان دەبینرێت لە سیاریزانەکەی کۆتاییدا لە دواتردا اینجا کریستیانۆ ڕۆناڵدۆ لە هەمان کاتیشدا کە یاریزانی سێ من هەموو جارێک ناوی ئەوەم لێناوە ئەو یاریزانە تەنها بۆ پاشکۆ و بۆ چەپلە لێدان دێتە ینی ئاهەنگەکەەوە ئەگەرنا لە پێشودا چۆن ڕیبێری و شنایدەر و ئێستا و کۆمەڵێکی ترمان بینیوە بامان شێواز ئێستا نیماریش بەو شێوازاتوە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی دیاریکردنی نیمار من وای دەگەڕێنەوە بۆ ڕیمۆنتاداکەی بارسلۆنە بوو بەرامبەر بە پاریس سەن ژێرمان کە ڕۆڵی کاریگەر و یەکلایەنەی نیمار دا سیلڤای پێوە دیار بوو و خاڵێکی تریشەوەیەکەوە ئەو گرانترین بۆندی مێژوویە ئەویش تا ڕادەیەک وەکو باسم کرد بزنس خاڵێکی گرنگە کاریگەری کردوتە سەر دەستنیشانکردنی نیمار دا سیلڤا لە سێ باشترین یاریزانەکە بۆ دەکرا یاریزانێک وەکو سەرتاش باسم کرد لە ئینگلتەرا یاخود یاریزانێک لە یانەی یۆڤانتۆس کە ئەمە هەردووچی ینی ئەگەرێکی کراوە بوو تێدا بمایە لە بەرامبەردا جگە لە ینی بربژێرەکانی یاریزانان فیفا بە بەردەوام گۆڕانکاری لەوانی تر کردووە بۆ چونکە هەژمونی ڕاهێنەرانی خولیانەکانی ئیسپانیا وەندە بەهێز نییە لەسەر ینی لەسەر ئەوروپا و جیهان بە شێوەیەکی گشتی بەو پێیکەوە دەبینی زوو ڕاهێنەر دەگۆڕێت لە ریال مەدرید و بارسلۆنا ئەوە ینی ئەو کاریگەری گرنگیان نییە هەرچەندە ینی زێدانەوە ماوەی 2 ساڵە توانیوێتی جێپەنجەی دیار بێت لە پێشودا ئەنریکی ینی هات بەڵام ئەوەی کەوا ئێستا گۆڕانکاری بەسەرهاتووە بە بەردەوام ڕاهێنەران دەکرێت ڕاهێنەر زیاتر ڕۆڵی وەکو دەڵی پاڵەوانبوونی لە خولیانە نایەبەکانی ئینگلتەرا پێدەدرێت نەک لە خولیانەکانی ئیسپانیا کە ئەمە وای کردووە خاڵی جەوهەری بێت لەلایشکەوە
خولیانە نایبەکانی ئینگلتەرا خۆی لە خۆیدا یعنی هەموو یانەیەک زۆربەی یارە زۆریانەکان بە کۆمەڵ یاری دەکەن و یاریزانی وە ینی ئەوە نبینی چۆن ئێستا بۆ میسی و ڕۆناڵدۆ ئەو یاریە زۆرە دەکرێت و ئەو گۆڵە زۆرە ئەوان تۆماری دەکەن ئەوە نبینی لە ئینگلتەرا بە شێوازێکی زۆر گرنگی بە یاریزانێک بدرێت و هەموو تیپەکە لەسەر قاچی ئەو یاریزانە بۆستێت بۆیە وا بۆ شێوازە یاریزان دەرنەکەوتووە گۆڵی زۆری تۆمار نەکردووە جارێک کە من دەڵێمەوە بربژێرەکان زۆربەی هەرە زۆریان لە شوێنی خۆیەتی چەنها دەکرا ئەگەر چەند شتێکی جوزئی کەم بگۆڕاوە بەڵام ئەویش کە نەکراوە ڕەنگە کاریگەری لەسەر باشترینەکان نەبێت. بەڵێ مامۆستا ئەمەوێت بە ئەوەش بپرسم لەم وەرزەیە ئەوەی کە تێبینیەکرێ ئازبەرزی لیۆنێل میسیە کە سەرڕایەوەی کە وەرزی ڕابردوو تۆپی هەڵتوونی لە دەزام ساڵیش باگەرێکی زۆرەوە ناتوانێت و خەڵاتە بێتەوە بەڵام بە شێوەیەکی زۆر جیاواز دەرکەوتەوە بەرپرسیارەتی بەرشەلۆنەی بە تەواوی هەڵگرتووە دەبینین هەر لە سەرەتاوە گۆڵکاری بەرشەلۆنەیە چ لە چامپیۆنز لیگ چ لە خولی لیگەی ئیسپانی. من ئەوە بپرسم میسی ئێستا تەواوی بەرپرسیارەتی بەرشەلۆنەی لەسەر ئەستۆی شانی خۆی هەڵگرتووە بە شێوەیەکی باش بەرشەلۆنا بە ڕێگەیەکی ڕاستابا لە پاشکستیان لە کلاسیکۆی سوپەر ئیسپانیا بەڵام ئەو پرسیارەی کە لێرەدا هەیە میسی لەبەردەم ئەرکێکی نیشتیمانی زۆر قورسدایە ئەرژەنتین تەنها دو یاری لە پاڵاوتنەکانی مۆندیال ماوە کە لەم دو یاریەیە پێویستیکی زۆری بە سەرکەوتنە بە تایبەتی لە یارەکەی پیرۆە کە بینیمان لە دو یاری ڕابردووی ئەرژەنتین نەیانتوانی سەرکەوتن تۆمار بکەن بەرامبەر هەڵبژاردەکانی هەرێکە لە ئۆرۆگوای و فەنزوێلا لە کاتێکدا ڕاستە میسی وەکو ئاستی نێو یاریگاسێکی باشیە بوو بەڵام گۆڵ تۆمار نەکردنی میسی یعنی خۆی لە خۆیان پرسیار لەسەر میسی دروستەکە. حەزەکەم بۆ چوونی تۆ لەسەر ئەوە وەرگرم میسی ئێستا لە چ بارودۆخێکا گوزەر دەکا بە تایبەتی گەلی ئەرجەنتین داوایەکی گەورە لە میسی دەکەن لە بەرامبەردا میسی بە تەواوی بەرشەلۆنەی یاوە بە کۆڵی خۆیان. بڵێ کاک محەممەد خۆی میسی بە بەردەوام یعنی ئاستی باش بوو ئەگەر بێت و تۆزە کێرڤەکە هات بێتە خوارەوە ئەو کات قسەی زۆری لەسەر کراوە ئەگەرنا میسی بە بەردەوام یەکێک بۆ لە خاڵە هەرە گرنگەکانی بارسلۆنەوە هەڵبژاردنەی ئەرجەنتین و دەمەوێت بڵێم کە ئێستا ئەو ئاستە بەرزەی پێشکەشی دەکات هەر لەسەر حسابی ئەم ساڵە ینی هێشتان ئەو ململانەیە لە نێوان ئەو سیاری زانەماوە هێشتان لەسەر حسابی ئەم ساڵە بۆیە ڕەنگە کاریگەری بۆ ساڵی داهاتوو نەبێت بەڵام کە ئێستا ینی ئاستێکی نایە پێشکەش دەکات دەتوانم بڵێم هێشتان بارسلۆنا بە تەواوەتی ینی ڕوبەڕووی تیپی وا گەورە نەبووتەوە لە لالیگا و هێشتان کە ینی زۆر زەحمەتیە و تۆی نەبینیوە سەبارەت بە هەڵبژاردنی ئەرجەنتین من داتایەک ینی لەم چەند ڕۆژەی ڕابردووە بڵاویشم کردەوە داتایەکی زۆر گرنگ هەیە و زۆر هەستیاریشە بۆ یاریزانانی هەڵبژاردنی ئەرجەنتین ئەویش بە هەر یەکە لە یاریزانان ئەگوێرۆ و میسی و ئیکاردی و دیبالا بە هەر چواریان تەنها لەم پێنجگەڕەی لە خولی و هەروە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا توانیویانە 31 گۆڵ تۆمار بکەن کە ئەمە ڕێژەیەکی یەکجار زۆرە لە بەرامبەریشدا ینی نەیانتوانی لە دوو یاری تاکە گۆڵێک بە هەر چواریان نایانتوانی لە دوو یاری تاکە گۆڵێک بۆ ئەرجەنتین تۆمار بکەن من بە بۆچوونی من ئەمە بۆ پێکهاتەی تەواوی ئەرجەنتین دەگەڕێنمەوە بە تایبەت ناوەڕاستکارەکان کە ناوەڕاستکاری وا باشی تێدا نییە کە بتوانێت یارمەتی هێلی پێشەوە بدات ئەمە لەلایەک لەلایشکەوە بۆ بارودۆخی پاڵاوتنەکانی کیشوەری ئەمریکای باشوور کاویش زۆر گرنگە ینی هەڵبژاردنی ئەرجەنتین بە بارودۆخێکی زۆر هەستیاردا تێپەر دەبێت سانپاولی دەبێت زیاتر گرنگی بە یاریەکان بدات ئەوەی کە لە دوو یاریدا بینیم بەڕاستی هەڵەی زەقی کرد ینی لە بەرامبەر هەڵبژاردنەکانی ئۆرۆگوای و هەروەها دواتریش بەرامبەر هەڵبژاردنەی ڤەنزوێلا کە دەبوایە بەلای کەمەوە ینی لەو یاریە دەبوایە سێ خاڵ بەدەست بێنێت بەڵام نەیهێنا ئەوەی کە ماوە دوو یاری داهاتووی هەڵبژاردنەی ئەرجەنتین هێشتان چەند هەفتەیەک ماوە دوو تا سێ هەفتە ماوە بەڵام وای دەبینم کە ئەرجەنتین بە هەر شێوازێک بێت دەبێ بگاتە یاریەکانی جامی جیهانی بەتایبەت بەڕاستی ینی تۆ گەر بێت و هەڵبژاردنەی ئەرجەنتین لە جامی جیهانیدا نەبێت کاریگەریەکی یەکجار زۆر بەسەر مۆندیالدا دەبێت کە ڕەنگە لە کاتی خۆیدا قسەی لەسەر بکەین و بەسەر هەڵبژاردنەی ئەرجەنتینیش کە ئەوەش مونەی بەو کۆمەڵە ئەستێرە گەورەیەوە نەتوانن بەشداری مۆندیال بکەن ئەمە قسەی یەکجار زۆر دروست دەکات. ئێمە چەند ساڵێک بەر ئێستا ینی شتێکی ئەومان بینیکەوە ئەو کاتەی کریستیانۆ ڕۆناڵدۆ لە پاڵاوتنەکانی یۆرۆدا بوو گەر هەڵە نەبم هەڵبژاردنەکەی ینی بەیاریەکانی پاشکۆ دواتر یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی بوون بە باشترین یاریزانی جیهانی کریستیانۆ
ئەو یاریانە بوو کە پرتوگالی پێگەیاند ئێستا ڕەنگە میسیش لە دویاری داهاتوو ئەگەر ڕابەتی ئەرژەنتین بکە و گۆڵ تۆمار بکات بۆ میسیش بربژێرێکی زۆر بەهێز بێت لە بەدەستێنانی نازناوەکاندا بۆیە هێشتان زۆر شتماوە یەکلا بێتەوە و ئەوەی دویاری داهاتووی ئەرژەنتینیش ڕەنگە زۆر شت یەکلایی بکەنەوە بەڵام بە بۆچوونی من ئەرژەنتین جا بە میسیەوە بێت یاخود بە بێتوانای میسی هەر دەبێت بگاتە یاریەکانی موندیال. زۆر باش مامۆستا. دەمەوێت بچمە سەر بارودۆخی ڕیال مەدرید ینی ڕیال مەدرید لە ئاستی لووتکەوە لەم چەند هەفتەیە ڕابردوو ڕیال مەدرید ئاستی لە یاریەکانە وەک پێویست نەبووە پێکانەکان بەرەوکی ڕیال مەدریدی گرتووە سزاکان سزادانەکان بەرەوکی ڕیال مەدریدی کردووە زیدان نەیتوانیوە جڵەوی ڕیال مەدرید و شێوەرزی ڕابردوو وەربگرێتەوە لە کاتێکدا زیدان ئەمڕۆ لە کۆنگری ڕۆژنامەی پێشیارەکان بەرامبەر ئالەڤێزەوەی ڕاگەیان کە ئەو لەسەر هەمان شێواز و ڕتمی یاریکردنی خۆی بەردەوامە بێ و هیچ گۆڕانکاریەکیش بەسەر شێوازەکەیان نایانێ لە بەرەوەمە شێوازێکی مەقبولە بە ڕیال مەدرید و توانیوانە ئاستێکی بەرزی پێشکەش بکەن. منەوە دەپرسم ئایا ڕیال مەدرید بۆ بەم بارودۆخە ڕۆی یاخودەوەتا ئەمە شتێکی ئاساییە بۆ تیپەکان کەوتنی لە پێش زۆر بە ئاسانی چا دەکرێت بۆ نمونە بینیمان دواتریش لەسەر بەرشلۆنەیە دەچینە سەری بەرشلۆنە لە سوپەر ئیسپانیا زۆر بە ئاسانی لەسەر دەستی تەشکیلەی یەکەمی ڕیال مەدرید و دواتر نیو تەشکیلەی ڕیال مەدرید هەر شکستی خوارد بەڵام دواتر ئێستا لە خولی لیگا بە شێوکی بەهێز گەڕاوەتەوە لە چامپیۆنز لیگ سەرکەوتنی بەسەر ڤانتۆس تۆمار کردووە. ڕیال مەدریدیش دەتوانین هەمان بارودۆخی بۆ بقۆزینەوە یاخودەوەتا کێشەی ڕیال مەدرید کێشەی هیلاکبوون و ماندووبوون و بردنەوەی نازناوەکانە بەتایبەت کە لە 4 ساڵی ڕابردوو ڕیال مەدرید 3 نازناوی چامپیۆنز لیگی بردوێتەوە بەم پێکهاتانەیەوە. بەڵێ کاک محەممەد خۆی پندێکی کوردی هەیە ئەڵێ مانگە شەو سەر لە ئێوارە دیارە ئەوە یعنی بەڕاستی ئێمە بەر لە یاریەکانی دەستپێکی لالیگا من زۆر تیشکم خستە سەرەوەی کەەوە ڕیال مەدرید نابێ فری و بخوات بە دوویاری برنەوەی لە کلاسیکۆی سوپەر کە گرنگجیەکی ئۆتۆینی ڕاستە نازناوێکە و دەچێتە سەر حسابی خەزێنەی یانەی ڕیال مەدرید بەڵام ڕیال فرۆشتنی هەرێکە لە جێمس ڕۆدریگز و ئەلڤارۆ مۆراتا و هەتا یاریزان دانیلۆ و بەڕێکردنی ینی خۆڕایی پیپی کە ئەمانە دەتوانم بڵێم خاڵی زۆر جەوهری یانەی ڕیال مەدرید بوون کە لە پارساڵدا لە زۆر یاری فریای ڕیال مەدرید دەکەوتن کە ئێستامانە بوونیان نییە زیاد لە جارێک گوتم کە یانەی بێگومان لەسەروی هەمووشانەوە مۆراتە کە باسم کرد ینی زیاد لە جارێک گوتمانە ئەو بازارکردنەی ڕیال مەدرید لە مێرکاتۆی هاوینەدا شتێکی ئەوتۆ نەبوو وە سێ یاریزانی کڕیوە تاوەکو ئێستا کەمترین سوودی لێیان بینیوە یعنی دەبێت ڕیال مەدرید باشەوە بزانێت ڕاستە ئەوان پاڵەوانی خولیانە پاڵەوانەکان و پاڵەوانی لالیگان بەڵام تیپەکانیش بە بەردەوام لە ئەکتیڤ بوونەوە لە نوێبوونەوەدان بەنسبەت هیلاک بوون و ماندوو بوون و هەروەها تێرنازناوی من وای نابینم بەو پێیکەوە زۆرێک لە یاریزانان لەوانە سێرجۆ ڕامۆسی کاپتن هەروەها ڕاینەر زێدان زۆر جا دەڵێت ئێمە هەرگیز تێرنازناو نابین و بە بەردەوام دەمانەوێت جارێکیکە نازناو بەدەست بێنین و لە هەفتەی ڕابردوودا کە یاریەکەیان لە بەرامبەر یانەی ئەپۆیل ئەنجامدا ینی یانەی ڕیال مەدرید بەردەوە کریستیانۆ ڕۆناڵدۆ گوتی ئەو پاڵەوانتیە دەست پێکە کە تایبەتە بە ڕیال مەدرید بۆیە ڕیال مەدرید دەتوانم بڵێم هەموو زوومێکی لەسەر خولیانە پاڵەوانەکانی ئەوروپایە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کەوا ئێستا ئاستی بە شێوەیەکی بەرچاو لە خولیانەکانی لالیگای ئیسپانی دابەزیوە تۆ حسابی ئەوە بکە کاک محەممەد لە 5 یاری سەرەتادا ڕاستە هەموو شتێک کۆتایی ناتوە زۆر شت ماوە یعنی 33 هەفتە ماوە بەڵام حەوت خاڵ کەوتنە دوای یانەی بارسەلۆنەوە کە ئەمە شتێکی زەحمەتە بۆ ڕەنگە لە خولیانەکانی ئینگلیزی قەرەبووی بکرێتەوە یان لە ئیتالیا قەرەبوو بکرێتەوە بەڵام لە ئیسپانیا بە زەحمەت قەرەبوو دەکرێتەوە تیپێک ئەگەر هەنگاوی زۆر بنێ و دواتر تیپی بەرامبەر فریای کەوێتەوە یان بگاتەوە پێی ئێمە زۆر جابینی ومانە یانەی ڕیال مەدرید ئێستا بە بارودۆخێکی یانی ناجێگیرا تێپەڕەبێت هەرچەندە یاری ڕۆژی شەمەی دەتوانم بڵێم ئاسانترین یاری ئەم وەرزەیەتی بەو پێی کە ئەلاڤێز لە خراپترین تیپەکانی ئەم وەرزەی خولیانەکانی لالیگای ئیسپانیایە ڕەنگە لەو سۆنگەیەوە ڕیال مەدرید بگەڕێتەوە سەر ڕێڕەوی سەرکەوتن بەڵام ڕیال مەدرید یاری زۆر گەورە و یاری زۆر زەحمەتی لە بەردەمدا ماوە ڕیال مەدرید ئێستا بە پێکانی هەرێکە لە کەریم بنزیمە و مارسێلۆ هەروە ئامادەنەبوونی کروس ڕەنگە ئەو شوێنانەی بە تەواوەتی بۆ دەربکەوێت کەەوە ڕیال مەدرید پێویستی بە کڕین یاریزان هەیە بۆیە ئەگەر ڕیال مەدرید
بە سەرکەوتن و بە ئەنجامی باشەوە فریای مانجی یەکی ساڵی 2010 بکەوێت لە مێرکاتەوەی زستانەدا من دڵنیامەگە دوو یاریزانیش نەبێت دەبێت یاریزانێکی زۆر باش بە تایبەتی لە هێلی هێرشبەر و ناوەڕاستدا بێنێتە ڕیزەکانی بەو پێویستی پێێتی بۆیە ڕیال مەدرید ئێستا زێدان دەبێت بە هەر شێوازێک بێت ئەم دوو تا سێ مانگە خۆی تێپەڕێنێت تاوەکو یانەی ڕیال مەدرید لەو بارودۆخە ناجێگیرە دەرباز بکات لە لەزدانی خاڵ جارێک کرێڵێمەوە زەحمەتە لە ئیسپانیا قەرەبووکردنەوەکەی بۆ چونکە لە بەرامبەردا کە باس کرد یانەی بارسلۆنا هەیە بە ئاستێکی زۆر باش تێپەڕێ بێت سڤیا هەیە ئەتلەتیکۆ مەدرید هەیە ئەمانە یانەی زۆر باشن بەڵام ڕیال مەدرید هەر ئەو یانە بەهێزەی جارانە وە شتێکی ئەوتۆی کەم نەکردووە دەبێت جارێشکە بێنەوە سەر سەکۆی بردنەوەکان و اینجا ململانێ بکەن هەرچەندە لە دوای یاریەکەی ڕیال بێتیس زۆرێکیان ینی تەنهاوە دەتوانم بڵێم بۆ ئارامکردنەوەی هاندەرانی ڕیال مەدرید بوو زۆرێکیان هاتنە سەر هێل لەوانە ڕامۆز لەوانە مارسلۆ لەوانە زێدان وتیان هێشتان هیچ ڕووی نەداوە کۆتایی دنیا نیە دەتوانین قەرەبووی بکەینەوە با بزانین لە هەفتەکانی داهاتوودا ڕیال مەدرید چۆن دەتوانێت قەرەبووی بکاتەوە کە بە بۆچوونی من هەفتە لە دوای هەفتە ئەرچی ڕیال مەدرید زەحمەتر دەبێت ڕاستە یاری ڕۆژی شەمەی ئاسانە بەڵام دواتر ڕوبەڕووی دۆرتمۆند دەبێتەوە اینجا دواتر دێتەوە لە خولیانەکانی لالیگای ئیسپانی جارشکە یاری دەکاتەوە ئێستا ینی گەرمەی یاریکردنی خول و پاڵەوانیەتەکانە لە ئەوروپا بۆیە ڕیال مەدرید دەبێت لەم کاتانەدا زۆر بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ یاریەکاندا بکات زۆر باشە لە ڕیال مەدریدەوە دەچینە سەر ڕکەبەرەکەی کایانەی بەرشەلۆنەیەوە گەوەی جەنابیشت باست کرد بەرشەلۆنا لە سەرەتادا سوپەری دۆڕاند کە بێگومان سەرەتای ڕۆشتنی نیمار بوو کە مەشکاریگەریی خراپی لەسەر بەرشەلۆنە دروست کرد دواتر ویانەیە لە خولی لیگەی ئیسپانی بە سەرەتایکی باش دەستی پێکردووە لە پێنج جاری هەر پێنج جارەکە سەرکەوتنی تۆمار کردووە جگەلەوە ئەوەی کە لە بەرشەلۆنەدا سمبولی بەرشەلۆنەیە کە بەردەوام دروشمی هاندەرانە مێسی کە لە یاریگاشە دەوترێتەوە میسی لە لووتکەی ئاسیدا بۆ بەرشەلۆنەوەکو پێشتیش باسم کرد بەرپرسیارەتی بەرشەلۆنەی بەتاوی لە شانگرتووە کایواسا منەمەوە بپرسم ئایا لە ڕاستیە بەرشەلۆنە بەهێزە ڤالڤێردی توانیوێتی ماڵی بەرشەلۆنە ڕێبخاتەوە یاخودەوەتا هەر مێسیەکە ناهێڵێ بەرشەلۆنە لە لووتکەی ئاسی بێتە خوارە و بەرپرسیارەتی بەرشەلۆنەی بە تاوەتی خسۆتە سەرشانی خۆی کاک محەممەد خۆی ئەوەی من بینیومە ینی لە دوایەوەی کە ڕیکار ڕۆیشت و اینجا لە گواردیۆلاوە تاوەکو ئێستا چەندین ڕایەنەرمان بینیوە ینی گواردیۆلا و تاتا و ڕۆڕا و فیلانۆڤا و یعنی چەند ڕایەنەرێکی تر تا گەیشتە ئێنریکی و ئێستا ڤالڤێردی ئەمانە هەموو یاسایەکیان هەیە ینی تۆ دە یاریزان لە بەردەمدایە لە پێش دەستدایە لە پێکاتەکە لە بەرامبەرشدا یاریزانێکی تر هەیە کە شوێنی نەگۆڕە و جێگیرە ئەوی ژایزان لێنێل میسیە کە زۆر جاشتی واش دەکات لە نێو یاریگادا کە دەتوانم بڵێم لە عەقڵ لە ڕادەبەدەرە بۆیە لێنێل میسی بە بەردەوام ژمارەیەکی یانەی بارسلۆنەیە مێسی ئەمساڵ تەنها داتایەک بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە 73 یانە زیاتر لە هەر پێنج خولە گەورەکەی ئەوروپا میسی زیاتر گۆڵی تۆمار کردووە کە 9 گۆڵە لە خولی یانەکانی ئیسپانیا تۆماری کردووە ینی 73 یانە لە خولەکانی ئیسپانی و ئینگلیزی و ئیتالی و ئەڵمانی و فەڕەنسیدا هەیە کەوا لە میسی کەمتر گۆڵیان تۆمار کردووە و 8 تا 9 یانەش هەن هاوتای میسین ئەوەندەی میسی گۆڵیان تۆمار کردووە لەوانە ینی یانەی زۆر بەهێزی تێدایە ڕیال مەدریدی تێدایە کە 9 گۆڵی هەیە یانەی لێڤەرپولی تێدایە هۆڤنهایمی تێدایە ڕۆمای تێدایە ئەمانە هەموو یانەی زۆر بەهێزن بۆیە دەتوانمەوە بڵێم کەوا لیۆنێل میسی ئەمساڵ باسێکی زۆر باش دەرکەوتووە بەڵام بەتایبەت لە لالیگادا بەڵام ئەوشمان لەبیر نەچێت کە تا ئێستا یاخودیانەی بارسلۆنا تووشی یاری زەحمەت نەبووتەوە بە دیاریکراوی ئێمە هەفتەی ڕابردوو بینیمان لە بەرامبەر یانەی خیتافی کە بۆ میوانی خیتافی تا دو ساتەکان ناڵاندی اینجا بە گۆڵی سەرکەوتنی کە پاولینۆ تۆماری کردهاتە ناو یاریگا من لە سەرەتای مۆرزەوە پێچەوانەی زۆرێک لە بۆندەکان وام دانا و باسشم کرد یەکێک لە بۆندە هەرە سەرکەوتوەکانی یانەی بارسلۆنا یاریزان پاولینۆیە بەو پێیکەوە ئێستا حاڵی ناوەڕاستکارەکانی یانەی بارسلۆنا هیچ باش نییە بە تایبەتەوەی کەەوە یاریزان سێرجۆ بۆسکرس نەیتوانیەوە بگەڕێتەوە ئاستی جارانی ئەنێستا بەرەو تەمەنی زۆر بەرەو سەرچووە ئیڤان ڕاکیتیش بە هەمان شێواز بۆیە پاولینۆ لە حاڵی حاضردا ئێستا بە بۆچوونی من باشترین ناوەڕاستکاری یانەی بارسلۆنەیە و دەبێت ڤالڤێردی زیاتر گرنگی پێ بدات و یاری بە شێوەی سەرەکی یاری پێ بکات
ئەومان بینی لە یاری ڕابردوودا بە شێوازی سەرەکی یاری کرد هەم گۆڵی تۆمار کرد هەم گۆڵی دروست کرد بۆ یاوی یاریزانە ئەگەر بێت و دەرفەتی زیاتری پێ بدرێت یاریزانێکی تەواو کامڵە و تەواو دەزانێت خۆی بگونجێنێ لەگەڵ هێلی هێرشبەری یانەی بارسەلۆنا لەلایەکی ترەوە یاریزان عوسمان دێمبلی هێناوە یانەی بارسەلۆنە کە ئەو یاریزانە نەکبەتی پێکان ڕووی تێکرد هەبێ بڵێن بەڕەحمەت بێ لەگەڵ ناوهێنانی عوسمان دێمبلی بێ لەویش چەند یاریزە ینی ئەو بە عوسمان دێمبلی بێگومان ماوەسامێ باسی ئەو بکەم یعنی یاریزان کێتە تی پێکەوانێ خۆی شێوازی یاریکردنی بەرشەلۆنە خۆ گونجاندنیە بەڵام دێمبلی دەرفەتی ئەوەی دەست نەگەو کە یاریزانەکانی بەرشەلۆنەش بناسێت تووشیان پێکانە و جگەلەوەی کە کاتی ئەگەڕێتەوە ناتوانێت ئەمساڵ خزمەتی کەوتەوە بەرشەلۆنە بکات لەگەڵەوەی بەرشەلۆنە لێک ڕۆی سوادەی لە ئەم پێکانی عوسمان دێمبلی کردووە بۆی کە ئەو پارە زیادەی ئەو 30 میلیۆن یۆرۆی کە بڕیارە بیا بە دۆرتمۆند بەرشەلۆنە لێی دەرەچێت. بەڵێ خۆی کای محەممەد ئەمەوێ بڵێم ینی پێکان ڕاستە بەشێکە لە یاریکردن و لە یاریگاکاندا زۆریای بینین بەڵام ئەوەی کەەوە ئەم ساڵ ڕوویداوە بەڕاستی من بە جێی مەترسیەکی گەورەیە بینم یانەکان نازم یان زۆر بیریان لێ نەکردوێتەوە یان بە تەواوی یاریزانەکانیان ئامادە نەکردووە یعنی تۆ تەنها لەم هەفتەیەدا چەندین پێکانی مەترسیدار هەیە لەوانە عوسمان دێمبلی مانوێل نۆیەر پۆل پۆگبا کۆڤاسیچ هەروەها ینی کۆمەڵێک یاریزان کە پێکانەکانیان مەترسیدارن و سەروی دوو مانگ و سێ مانگە مارسلۆ بێگومان ئەمانە کۆمەڵێک پێکانی مەترسیدارن بۆیە ئینجا نازم پزیشکەکانی یانەکان بە تەواوەتی کارەکانی خۆیان نەکردووە یا خود یاریزانەکان کەم تەرخە من کە دەگوترێت یەکێک لەوانە عوسمان دێمبلیە کە چەند هەفتەیەک بەر لە ئێستاش پێکانی هەبووە بەڵام شاردوێتەوە کە نازم تا چەند ڕاستە بەڵام ئەوەی کە دیارە با زۆر لەسەر عوسمان ینی باسی نەکەین بەو پێی کە خۆ دووتر بە ڕەحمەت بێ کە تا دوو تا سێ مانجیکە لە یاریگاکان نایبینینەوە بەڵام ئێستا یاریزانێکە یاریزان دۆلڤیۆ کە پارساڵیش بینیمان لە یانەیە ئێسی میلان ئاستێکی زۆر باشی پێشکەشە کرد یعنی لە پێشوشدا لە یانەی ئێڤەرتن دەرفەتی وای پێ نەدرا گەرنا ئەو یاریزانێکی زیاتر بەجوولەیە و دەتوانێت لەگەڵ مێسی و سوارێزدا خۆی بگونجێنێت خاڵێک هەیە کەوا یاریزان لوی سوارێزە کە ئەم ساڵ بەڕاستی ینی تا ئێستا نەیتوانیەوە ئاستە پێشکەش بکات کەوا هەندەران لی چاوەڕوانەکرێن بە تایبەتی ئێستا کە نیمان ڕۆیشتووە ئەرچی سوارێز و ئەرچی میسی گرانتر بووە بەڵام سوارێز تاوەکو ئێستا بە باشی دەرنەکەوتووە هاوشێوەی کەریم بنزیمەی ڕیال مەدرید بۆیە سەری ڕەم زۆر پێویستە بە باشی دەربکەوێت بۆیە لە هەفتەکانی داهاتوودا کە بارسەلۆنە یاری زەحمەتر ئەنجامەدات ئەو کات ڕەنگە ڕووی ڕاستەقینەی بارسا دەرکەوێت بەڵام ئێستا ئەوەی کەوا دەیبینین بارسا لە فۆرمەدایە و ئاستێکی یەکجار باش و نایە پێشکەشەکات وە بارسەلۆنا دەتوانێت تا دوو تا سێ یاریتریش ئەگەر بێت و تووشی هیچ ینی ئەنجامێکی چاوەڕوان نەکراو نەبێت بتوانێت بباتەوە بەڵام بێگومان هەموو برنەوەیکیش تا سەر نییە بەڵام ڤالڤێردی زۆر گرنگە هێمن بێت لەگەڵ تیپەکەدا و زۆر گرنگە دان بە هەڵەدا بنێت ینی یەکێک لە خاڵە گرنگەکانی ڕایەنەر ئەوەیە کە تۆگە هەڵەیەکت کرد چاچی بکەیتەوە لە چەند یاری سەرەتادا پاولینۆ یاری پێ نەدەکرد بەڵام ئێستا دوو یاریە گرنگی پێدەدات زۆر باش دەرکەوتووە ئەگەر ینی ڤالڤێردی بتوانێت بە تەواوەتی خۆی لەگەڵ تیپەکەدا بگونجێنێت بۆ ناڕەنگە سێ ساڵ وەکو هاوشێوەی ئینریکی تێپەر بکاتەویش زۆر باشە کاگاسان دەمەوێت لە بارەی میلانی شۆ بپرسم زۆر بە خێرای وەکو پێم وتی تەوەری ئەم شوی بەرنامەکانمان زۆرە ماندوود دەکەین بەڵام دەمەوێت لەسەر میلانیش بپرسم میلان ئەمساڵ لە چاویانەکانی دیکەی ئەوروپای زۆرترین یاری ئەنجامداوە بۆی ئەوەی کە دوو قۆناغی لە پاڵاوتنی گەشتن بە یۆرۆلیگ بڕیوە ئەنجە بەشداری کردوواتە چوار یاری ئەنجامداوە جگەلەوە چوار یاریشی لە خولی ئیتالی کردووە بە دەر لەمانە میلان خاوەنی حەوت سەرکەوتن و یەک شکستە کە شکستی بەرامبەر لازیۆ بووە کە لە دوای ئەم شکستەشەوە مۆنتێلا تەواو پلان و شێواز یاریکردنی خۆی گۆڕی بۆ پلانی 3-5-2 کە ئەمەش میلان توانێتی دوو سەرکەوتنی پێ تۆمار کات من دەپرسم مامۆسا بە بۆچوونی تۆ پاش ئەنجامدانی هەشت دیاری ئەو پەیوەندیەی کە لە نێوان یاریزانەکانی میلان دروست بۆ ئەو شێوازی یاریکردنەی کە ئێستا میلانەیکا لەگەڵ مۆنتێلای ڕایەنەریا چ لە ئەوروپا چ لە ئیتالیا تا چەند پێویستە تا چەند شکستی لازیۆش میلان توانێتی ئەو شکستە بکا بە سوود بۆ خۆی مۆنتێلا توانێتی بیکا بە سوود بۆ خۆی لە پلانەکانی یاریکردنیە بەڵێ
خۆی کاک محەممەد باسێکی زۆر جوانی ینی پلانەکانی میلانت کرد بەڵام من دەمێت زیاتر تیشی بخمە سەر ڕایەنەر مۆنتێلا. مۆنتێلا ڕایەنەرێکی لاوە ڕاستە و ڕایەنەرێکی دەتوانم بڵێم زیرەکە بەڵام دەکەوێتە هەڵی زۆر سەیرەوە ینی یەکێک لەوانە ینی باسی یاریەکەی لازیۆت کرد لە یاریەکەی لازیۆدا دەتوانم بڵێم چەند ینی پێکاتەیەکی وای دانابوو ئەسڵەن من بەر لە یاریەکەش سەیرم کرد زۆر سەیرم پێ تۆ یاریەکی بەهێزت هەیە بەرامبەر لازیۆ چەندین یاریزان لە پێکاتەی یەدەک دادنەی کە ئەمە دواتر ئەو کارەساتەی لێ کەوتەوە کە 4 گۆڵی لێ تۆمار کرا. میلانی ئەمساڵ ینی چاوەڕوانکردنی زیاتری لێ دەکرێت لە ئاست و لە ئەنجام. میلان دە یاریزانی کڕیوە ڕاستە هەمویان سوپەر و باش نین بەڵام خۆچەند یاریزانێکی زۆر باشی تێدا لەوانە بۆنۆچی لەوانە چاڵانەگلۆ لە یانەی بالێڤەرکوزنەوە هێناوێتی کە من پارساڵی زۆر پێی سەرسان بووم یاریزانێکی زۆر باشە لەوانە یاریزان ئەندرێ سێلڤا هەروە یاریزان کالینیچ کامانە یاریزانی زۆر باشن جگە لەوەی خۆت چەند یاریزانێکی ترت هەیە بەڵام هەندێک یاری ینی ڕێک پێکاتەکەی پارساڵم دێتەوە یاد کەوا تۆ ناچاری یاریت پێ دەکرد بۆیە هەم لە بەرامبەر ئۆدەنیزیش تووشی زەحمەت هات لە دو ساتەکان فریا کەوتکەوە بیباتەوە بۆیە مۆنتێلا دەبێت جارێککە زۆر ئاگادار بێت ینی نەک بۆ مۆنتێلا بۆ زۆرێک لە ڕاهێنەرەکان سەیرم پێدێت لە سەرەتاوە ینی پێکاتەیەکی وا دانانێت کە سەرکەوتن مسۆگەر بکات اینجا دوایی پێکاتەکە بگۆڕێت بەڵام لە ناوەڕاستی یاریەوە لە گێم یەکەم تەواو بێ اینجا فریاکەوێت کە هەردوو تا سێ یاریزان بگۆڕێت تۆ ئەگەر بێت و بتوانیت ینی بەتایبەت یاریکردن لە خولیانەکانی ئیتالیا زەحمەتە ینی هەرچەندە ئەوەی کەوا ئێستا دەیبینین میلان تووشی زەحمەتی زۆر نهاتوتەوە بۆ چونکە هێشتا لەگەڵ یۆڤی یاری نەکردووە هێشتا لەگەڵ ئینتەر یاری نەکردووە هێشتا ڕوبەڕووی ڕۆما و ناپۆلی نەبوو تۆ کامانە هەموو تیپی زۆر باش و زۆر بەهێزن بۆیە میلان دەبێت زۆر بەمەقەیەتیەوە ئاگاداری سێخاڵەکان بێت ئەگەر بیەوێت بەلانی کەمەوە لە خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا ینی لە سێپلەی یەکەم بێت بۆەوەی لە ساڵی داهاتوو بە ڕاستەوخۆی سەر بکەوێت و ئامانجی سەرەکیشی خولی یۆرۆپا لیگ بێت هاوشێوەی کارەکانی جۆزێ مۆرینۆ کە پارساڵ لە یانەی مانچستەر یونایتددا ئەنجامیدا و توانی پێی سەرکەوتوو بێت بەڵام خولیانەکانی ئینگلیزی وەکو ئیتالیانە میلان و بەڕابەتی ئەو هەموو یاریزانە باشەی کە کڕیوێتی ئەتوانێت سوودی زیادیان لێ وەربگرێت و بە بۆچوونی من ئەگەر بێت و مۆنتێلا نەتوانێت بە تەواوەتی پێکاتەکە جێگیر بکات و سەرکەوتنی باش بەدەستنێنێت ئەوە ڕەنگە قوربانی یەکەم بێت هەرچەندە جارێک کە متمانیان پێداوەتەوە و دەڵێن تۆ لە شوێنی خۆتی مارکۆفاسۆنی بە تەواوەتی پشتگیری دەکات بەڵام میلان ئێستا دەبێت بگەڕێتەوە ئەو سەردەمەیکەوە 2006 و 7 و 8 کە ئێمە هەموو شەیدای یاریکردنی یانەی سی میلان بووین هەر لە 2005ەوە کە 2007 دوجار لەسەر ینی لە ماوەی سێ ساڵدا گەیشتە یاری کۆتایی جارێکی ئەوەی ئەستەمبول بوو ئەو ینی یارە کۆتاییە چاوەڕوان نەکراوەکە جارێکی تریژ نازناوەکەی بدرەوە لە لێڤەرپول هەڵبەتە بۆیە یانەی میلان ئێستا هاندەرانی ئەوەی ینی من هاندەری میلانیم بەڵام بە تامەزرۆوە چاوەڕوانی گەڕانەوەی میلانێکی گەورە دەکەم بۆ بتوانێت ململانەی یانەکانی بایرە میشن و هەروەها ڕیال مەدرید و بارسلۆنە بۆ نات چێلسی و مانچستەرەکان بکات بۆ ئەوەی لە خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا بیبینینەوە. زۆر باشە مامۆستا دەچینە سەر یۆڤانتۆس بە هەمان شێوە دەمێ ئەو بپرسم یۆڤانتۆس ئەمساڵ بوونوچی لە دەستدا بەڵام کۆمەڵێک گرێبەستی دیکەی ئەنجامداوە بە تایبەتی لە هێڵی ێرشبردنای یۆڤانتۆس توانی پارێزگاری لە دیبالا بکات توانی پارێزگاری لە مانەوەی هیگۆیم کە کۆمەڵێک گرێبەستی باشتریشی لێڵ ێرشبردن ئەنجامدا بۆ نمونە هێنانی دۆگلۆس کۆستا هەروە هێنانی بەرناردسکی کە یەکێک بۆ لاستێرەکانی فیۆرنتینا دەمێتەوە بپرسم تاکەی ئەلیگری لەگەڵ یوڤی ینی بە خەونی چامپیۆنز لیگ نەگا بەڵام هەر بەردامە بێت لە نمونە بینیمان وەرزی ڕابردووە لیگری لە چامپیۆنز لیگ گەشتە یاری کۆتایی بەڵام بینیمان چۆن لە کۆتایی شکستی خوارد ئەمساڵ هەر دەستپێکی چامپیۆنز لیگ بەرامبەر بەرشەلۆنا بە ئەست و بە ئەنجام بەرامبەر بەرشەلۆنا شکستی خوارد ئەمێ بۆ چوونی تۆ وەرگرم لەسەر یۆڤانتۆسی ئەمساڵ و پێگاتەکەی چ لە ئیتالیا بێت چ لە ئەوروپا. بەڵێ هەڵبەتە پێکاتەی یۆڤانتۆس ڕاستە ینی
چەند یاریزانێکی بەڕێ کردووە لەوانە بۆ نۆچی لەوانە یاریزان ئەلڤێسکە بۆندەکەی ڕۆشاندەوە بەڵام یۆڤی تیپێکی هەر بەهێزە ئێستاش بەهێزترین تیپی یەکەمی خولیانەکانی ئیتالیایە بەڵام ئەوەی کەوا دەبینرێت تۆزێک کێرڤەکەیدا بەزیوە هەرچەندە تاکەیارێکی ئەنجامداوە من وای نبینم ئەو یاریەی کەوا دۆڕا بەرامبەر بارسلۆنا هەموو شتێکی لەدەستدا بێت بەو پێیکەوا یاریەک بۆ و لە ینی ڕەنگە تووشی زەحمەتی زۆر هاتوۆتەوە لە نێو یاریگای کامنوو بۆە ئەمانە هەموو بارودۆخێکی جیاواز بوونا یۆڤی دەتوانێت قەرەبووی ئەو دۆڕانە بکاتەوە بە یاریەکانی داهاتووی بەڵام یۆڤانتۆس تیپێکی زۆر تۆکما وەکو خۆت باست کرد کاریگەرترین و بەهێزترین شتمانەوەی پاولۆ دیبالای ئەستێرە یەکەمی تیپەکەی بوو و هێنانی یاریزان کۆستا و ماتیۆدی کامانە دوو یاریزانی زۆر باشن یاریزان ڕۆگانی ئەگەر بێت و زیاتر دەرفەتی پێ بدرێت بۆ ناڕەنگە شوێنی بۆ نۆچی پڕ بکاتەوە بە هەمان شێوەی پێکانەکانی تر کە باسم کردی چیلۆش تووشی پێکان هاتووە دوو تا سێ هەفتەی تری ئەوێت بۆیە ئەمیش یەکێکە لە ینی پێکانەکان تاکو ئێستا نەسامی خدێرە نەمارکیزۆ ئەو یاریزانە ئامادانە نین کەوا لە ناوەڕاستدا یاری بکەن بەڵام یۆڤی یاریزانی زۆر باشی هەیە و یاریزانی زۆری هەیە و تا ئێستاش توانیوێتی لە خولی ئیتالیا بە تەواوەتی ینی بە هەنگاوی سەرکەوتنە ڕات بەڵام بێت لە خولیانەکانی ئیتالیا چۆن وەکو ئەلێگری لافتەی ڕابردوو گوتی ئێستاش ئامانجی یەکەمی ئێمە گەیشتنە بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ نەیگوت بەدەستێنانی چامپیۆنز لیگ بۆیە جارێشکە یۆڤی دەبێت هەوڵ بداتەوە بگاتە یاری کۆتایی ئەو کات ئەگەر بێت و ئەو هەموو یاریە کۆتایە شومەی کە دۆڕاندووە ئەم جارەشیان تووشی شکست نەبێت بەڵام ئەو دەرفەتە زێڕینەی کە پارساڵ بۆی ڕەخسا و گەیشتە یاری کۆتایی ئەمساڵ زۆر زەحمەتە بۆ شێوازەوە بۆی بڕخسێ بۆ چونکە ئەمساڵ ئێمە خۆمان دەزانین لە جاتی یانەیەک و دوو پێنج یانە لە ئینگلتەرا هاتوون کە یانەی زۆر بەهێز و زۆر یەکیان پاڵەوراون و لە ئەڵمانیا جارێشکە بایرن و دۆرتمۆند هەیە و لە ئیسپانیاوە هیچ هەر سەیانەکە دویانەکەی شاری مەدرید و بارسلۆنە هەیە بۆیە ئێستا ئەمانە بە هەمویان دەتوانم بڵێم هەوڵی گەیشتن بە یاری کۆتایی دەدەن لەم نێوەندەشدا یۆڤانتۆسیشی تێدایە بەڵام یۆڤانتۆس ئەرچی زەحمەترە کاغاسام دەچمە سەر مانچستەر سیتی ئەمساڵ گواردیۆلا پاش دوو بەلێشاو گریێبەس کە لە گواستنەوەی هاوینەی ڕابردوو لە گواستنەوەی زستانە پاشان لە گواستنەوەی هاوینەی ئەمساڵیش کۆمەڵە گرێبەستی بەلێشاوی ئەنجامداوە لە مانچستەر سیتی بەڵام لە ئێستەیە مانچستەر سیتی تیپێکی زلێزی ئینگلتەرا مانچستەر سیتی ینی یاریەکی بەچێش پێشەنگی ڕزمەندی پرێمەر لیگی گرتووە پێگاتەکەی زۆر تۆکمەیە سەرجەم یاریزانەکانی گۆڵ تۆمارەکەن دوو هێرشبەرەکەی یەک لێگاسیان بەرزترە جگە لەوە دەستپێکی مانچستەر سیتی لە چامپیۆنز لیگیشە لە یاریکردنی بەرامبەر فاینۆرد سەرڕای و لە دەرەوەی یاریگای خۆی بووێمە بمانەوە نەمانەوە فاینۆرد و کۆمەڵە گیانە هەن بە تایبەتی میانە هۆڵندیانە خاوەنی ئەزمونن لە چامپیۆنز لیگا ئەتوانن بربەست دروستکەن بۆیانەکان لە نیو یاریگای خوانە لە نمونە لە وەرزی ڕابردوو فاینۆرد لە یەکەم یاری یۆرۆلیگا توانی لە مانچستەر یونایتد بێتەوە بەڵام ئەمساڵ مانچستەر سیتی دەرفەتی ئەوەشی نایە بە فاینۆرد بەڵکو لە چامپیۆنز لیگیش بانجامێکی گەورە لێی بردەوە لەگەڵەوەی گواردیۆلا خۆشی ئاماژەبەوە کە ئەڵێ من هێشتا زووە وەرزی ڕابردووش سەرەتایەکی باشمە بوو بەڵام لە کۆتاییە ئامانجەکانم لەدەستدا تۆ بۆ چوونت چییە لەسەر مانچستەر سیتی ئایا ڕکەبەریەکانی یاخود ئاستەنگەکانی بەرزەم مانچستەر سیتی هێندە سەختن کە بە هەمان بارودۆخی وەرزی ڕابردوو بڕاتەوە یاخودەوە تا ئەمساڵ ئەو ساڵەیە کە گواردیۆلای تر مانچستەر سیتی دروستەکە بەڵێ لە قسەیەکی ئۆلیهۆنێسی سەرۆکی بایرە میونشنەوە دەست پێ یەکەم کەوە ئەڵێت یعنی هیچ گرنگی نییە لە لای پاریسان جێرمان و مانچستەر سیتی یعنی پارە گرنگیەکی ئەوتۆی نییە لەلایەن سەرۆکەکان ئێمە دەبینین یعنی زۆر سەیرم پێدێ هەر یاریزانێک گواردیۆلە 50 میلیۆنی لە بەردەمی داناوە تۆ سەیری هێلی بەرگری بکە بەس تەنها بەرگری و گۆڵپارێز زیاتر لە 200 میلیۆنی پێدراوە بۆ ئەم یاریزانانە ئەگەر بێت و ئاستی باش پێشکەش نەکەن توانم بڵێم خوایان گرێ یانەی مانچستەر سیتی تیپێکی هەیە یەکجار باشە مانسیتی پارساڵیش لە خولیانەکانی ئینگلتەرا وا بە بەهێزی دەستی پێکرد بەڵام نەیتوانی لە کۆتایەکەیدا بەردەوام بێت مانچستەر سیتی بە شێوازێکی زۆر لە ناکاو چاوەڕۆ نەکراو لە بەرامبەر مۆناکۆ دۆڕا بەڵام ڕاستە دۆڕا بەڵام ئێستا دەتوانم بڵێم زەبرێکی کوشندەی لە مۆناکۆدا چەند یاریزانێکی هێناوە یەکێک لەوانە یاریزان مندی کە یاریزانێکی زۆر باشە و دەتوانێت شوێنی خۆی بکاتەوە هەروە یاریزان بێرناردۆ سیلڤا خاڵێکی گرنگ هەیە کاک محەممەدەوەی کەوا دەیبینم گواردیۆلا
لە ماوەی 2 ساڵدا نزیکەی ملیارێک یۆڕۆی خرج کردووە بەڵام زۆر لە بۆندەکانی ینی شکستی هێناوە لەوانە بۆندی براڤۆ نەیتوانی شوێنی خۆی لە پێکاتی سەرچی بکاتەوە نۆلیتۆی هێنا و دواتر فرۆشتەوە یاریزان لێڕۆیسانی ئێستا شێناوێتی لەسەر هێلی یەدەگە و متمانەیەکی ئۆتۆی پێ ناکات گۆندۆگان دەتوانم لە 6 مانگە پێکانی هەیە یاری ڕابردووی بەرامبەر وێست برۆمچ 57 خولەک یاری پێکرد و جارێککە توش پێکاناتەوە ڕەنگە 2 مانجی تری نێتەوە ئەمانە هەموو ینی بۆندە شکست خواردوەکانی یانەی مانچستەرستین بەڵام لە بەرامبەریشدا چەند یاریزانێکی هەیە ئێستا هەموو بەرگری کارەکانی یانەی مانچستەرستی لە گرانترینەکانی جیهانن لەوانە کایوۆکەر ئەروە یاریزان جۆنستۆنز بۆ گۆڵپارێزی درسۆن کامانە هەموو یاریزانی زۆر باشن و بە پارەی زۆر کراون باواز لە پارەکە بێنن بێمە سەر پێکاتەکە پێکاتەکەی مانسیتی هیچ کەم و کوڕێکی ئۆتۆی نییە تەنها ئەوە نەبێت گواردیۆلا بێت مەقەیت بێت بە تایبەت لە خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا و ئێستاژ نا من دڵنیام ئەو ئاستە بەرزەی کە ینی گواردیۆلا دەست پێ کردووە خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا لە قۆناغی کۆمەڵەکاندا زۆر بە ئاسانیە بڕێت بە تایبەتی کۆمەڵەکەشی وەک پێویست نییە بەڵام خاڵی زەحمەتی گواردیۆلاوەیە کە کاتێک گەیشتە بەرامبەریانە گەورەکان کە تۆ کەوتیتە بەرامبەر ریال و بارسا و بایرن و یۆڤی ئەبێت چی بکەی ئەو کاتە بۆیە لەو کاتەدا هێز و سەنجی گواردیۆلا دەرەکەوێت گواردیۆلەمان بینیوە بە تیکیتاکە و بە ینی فەلسەفەکەی خۆی توانیوێتی هەموو شتێک بکات بۆ یانەی مانچستەرسی لە ئێستادا تاکە ڕکابەری کە لە خولیانەکانی ئینگلتەرا هەبێت تا ئێستا یانەی مانچستەر یونایتدە کە لە پۆستێکدا چەند لە یەکەم هەفتەوەشەوە نووسیمە ئەم ساڵ خولیانە نایبەکانی ئینگلیزی هەرچەندە هێشتا یەکجار جووە بەڵام ئەو جامە لە شاری مانچستەر تێناپەڕێت یەکێک لە مانچستەرەکانە بۆیە یانەی مانچستەرستی بەرابەتی گواردیۆلا دەتوانم بڵێم ئامانجی یەکەمی ئەم ساڵ من وای دەبینم خولیانە نایبەکانی ئینگلیزیە اینجا کە بۆ ناگەر بگاتە یاری بەڵێ ئازیزانم ئەم ساڵ یاخود ئەم هەفتەیە لە چامپیۆنز لیگ کۆمەڵە یاری گرنگ ئەنجام دەدرێت لە نێو ئەو یاریانەدا یاری نێوان بروسیا دۆرتمۆند و ڕیال مەدرید دەبێت لە ڕۆژی سێشەمە کە یەکێکە لە هەرە یاریە گرنگەکان هەروەها لە ڕۆژی چوارشەمەش یاری نێوان پاریس سەن جەرمان و بایر مونیخ دەبێت یاروە یاری ئەتلێتیکۆ مەدرید و چێلسی یەکێکە لە گرنگترین یارەکان کاغەسام دواپرسیارم لە بەڕێزت لەسەر ئەو کۆمەڵە یاریە گرنگە و بە تایبەتی ژەمێ بۆ چوونت لەسەر یاری نێوان بایر مونیخ و پاریس سەن جەرمان وەربگرم کە پێ دوایە ئەمە تاقیکردنەوەیکی باشە بێ بۆ تیپەکەی ئۆنا ئیمری لە خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا بە تایبەت کە لە یەکەم یاریشان بەرامبەر سێڵتیک ئەنجامێکی ئێجگار گەورە و باشیان تۆمار کرد لە کاتێکدا هەموویانە بەهێزەکان کاتێک ڕوبەڕووی سەڵتیک بوو نەتوانێت نەیانتوانێت لە نێو یاریگای ئەو یانەیەدا ئەنجامێکی دڵخۆشکەر تۆمارکەن تەنها بەرشلۆنە لە چەند بۆنەیەکدا ئەو ئەنجامی بەدیەناوە. بەڵێ سەبارەت بە خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا و یاریەکانی سێشەمە و چوارشەمە بە تایبەتی یاری بایرن و پاریس بە پێچەوانەوە منەڵم تاقیکردنەوەیکی زۆر باشە بێ بۆ بایرە میوشن بایرە نەگەر بێت و چەند شتێکی جزئی کەم لە پارساڵدا دەری نەکردایەتە دەرەوە لە چامپیۆنز لیگ ڕەنگە ئێستا پاڵاوانی پارساڵ بواە ئەمە بۆ بایرن لە بەرامبەردا یانەی پاریس سان جێرمان ئێستا دەبێت ئەو هێزەی خۆی بسەلمێنێت کەوا پارە ڕاستە پێکاتەیشی باشی دروست کردووە بەڵام بەو پێکاتە باشە دەتوانێت نازدا و بەدەست بێنێ و دەتوانێت لە تیپی مێژویی بباتەوە ئەگەر بێت و بایرن شکست هێنا لە بەرامبەر یانەی پاریس سان جێرمان ئەو کات دەبێ بڵێن پارە زۆرەکانی ناسر خلێفی بەهادەر نەچوونە و توانیوێتی بەهێنانی مباپێ و هەروە نیمار کە زیاتر لە 400 ملیۆنی بەو یاریزانە داوە توانیوێتی بەرهەمێکی باشی هەبێت لە بەرامبەر ئێستا نێوماڵی پاریس وەک پێویست نییە. بەڵێ زۆر سپاس مامۆستا سام جەباری کە ئەم شەو لە بەرنامەی دەرەوەی یاریگا لەگەڵمان بووی بۆ شیکردنەوەی قاوە تەوەرانی باسمان کرد. سپاسی هاوکاران مەکەم ئایزانم تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان.